بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێت لە بەرنامەی تەندروستی. هیوادارم کە مەجای ئەوەیشتان بێت کە بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی لە تلویزیۆنی کۆمەڵە بینەرمان بن. بەڕێزان، بابەتی ئەم هەفتەمان لەسەر نەخۆشیکە کە بە نەخۆشی پارکینسۆن ئەناسرێت. ئەم بەرنامەمانە توێژینەوە و تاقیقاتێکی تازەست کە پێشتر نەکرابوو. دیارە خۆب لەسەر سلولگەر عەسەبیە کرابوو، بەڵام ئەمە شتێکی تازەست کە دیسانەوە لە ڕێگەیەکی ترەوە، یانێ بۆ نەخۆشی پارکینسۆن بە شێوەیەکی تر چوو بە بۆی کە بتوانن چون پارکینسۆن تا ئیسەیش کە ئێمە قساکەین یەکێک لەو نەخۆشی گەرەسە دیارە دەرمانیان بۆی دروست کردووە، بەڵام دەرمانێک یا دەرمانگەرێک نییە بە بەردەسە کە توانیویتی 100% چارەسەری ئەو نەخۆشیە کات. تقریبا یا لە 100 نگای هێشتووە بەر بە پێشرەفتی گرتووە، یا ئەوەی کە بە حرەکاتگەرێتر وەک فیزیۆتراپی هەوڵیان داوە کە ئەو تواناییگەر ئەو ئینسانەی کە توش نەخۆشی پارکینسۆن بووە هەڵیگەڕنەوە. ئەگەر خولاسەیەک من لە سەرەتای بەرنامەکە لەسەر پارکینسۆن قسەکەین، خۆ پارکینسۆن نەخۆشی کە ڕەبتی هەیە بە عەسەب یا دەمارەکانی مێشکەوە، بە نەخۆشیکی حرەکەتی ئەناسرێت. علایمەکانیشی کاتێک تەشخیصە دەرگێت کە لە حرەکەتە یا لە جوڵە مشکڵاتێک تێتە پێشەوە، بەتایبەت یا لەسەر پەنجەکانی دەسە، ئەنگوسەکان دەسە، یا لەسەر دەسە کە بە حاڵەتی لەرزش یا ترەمۆر تێتە پێشەوە. ئەتاین بێژین کە اختلالەکە تقریبا حاڵەتێکی پێشڕەوەندەیشی هەست، پێشتر دەستی پێ کردووە و کەسە نەیزانیوە. یەکێک لە مشکڵاتێک کە ئیمڕۆیش هەیە لە زانستی پزیشکیەوە بەدوایەن معلوم نییە چەک کاتێک ئەمە سەر هەڵئەدات، کاتێک خۆی نیشانەدات کە ئەو نیشانەگەر حرەکەت و جوڵە وەک ئەوەی کە دەست ئەلەرزێت بە حاڵەتگەرێکی دەواری، ئەوانە نیشانەدات ئەو حاڵەتگەرە تێتە بەرەو کەسێتر تەشخیصی بۆ ئەدەن. بۆیە تاو جێگەشت کە زانراوە دوپامین یەکێک لەو مەوادەسە کە لە مەغزت تەرەشح کردێ، ئەگەر بە هەر هۆکارێک کاهشی تەرەشح یانێ ئەگەر دوپامین کەمەوە بێتەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت بۆ نەخۆشی پارکینسۆن. دیارە جیا لە عەلایم حرەکەتی ماسوولکەکان یا ئەو مای چەگەرە تووشی سفتیە بن، حاڵەتێکی ئینقباز ئەگرن، یانە و کەسە لە ئینقبازگەری شەدید، ئەڵبەتە لە حاڵەتگەری پێشرەفتە جوڵەکردن بە مایچەکان مشکڵە بێ، بۆی ئەتوانێت لەسەر دەستگای گوارشە تەئسیر دابنێت، تووشی قەبزی یا یەبوسەتی بکە، یا ئەوەی کە لە تعادڵ لە ڕێگە چوونە مشکڵاتێک بێتە پێشەوە. هەروە کە عەرز خەمەتانم کرد ئەوە خولاسەیەک بوو کە لە پارکینسۆن، بەڵام بەرنامەی ئەمجارمان دوایین توێژینەوەست لەسەر نەخۆشی پارکینسۆن. ئەو تایتڵیشە وا دامان بۆ بەرنامەکە، بەڵام لە ئەسڵە ئەو تاقیقاتە کە هاتووەتە دەرەوە وا خۆی معرەفی کردووە کە ئەو ئاڵوگۆڕگەرە یا تەغیراتێکە لە خانگەر مێشکە هەیە لەو سلول لە مەغزیگەرە تەغیراتێکە دروستەوێت، ئەتوانێت بۆمان تەوزیح بات کە بۆچی پارکینسۆن لە پیاوان زۆرترە بەنسبەت ژنان. خۆ پارکینسۆن یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە لە ڕەگەزی نێرە زۆرترە. من حتمما ئاماروش ئەرقامەکەی چەندێکە لە درێژەی بەرنامەکە نووسیمە لە گۆشێکە، حتمما عەرز خزمەتانەکەم و ئەوەی کە لە داهاتووە ئەتوانێت چۆن بێت. بەڵام ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆم توێژینەوەکە زۆرتر لەسەر مێشکراوە و تەغیرات یا ئاڵوگۆڕگەرێکە لەسەر ژێنەتیک دروستە بێت. خۆب ئەتوانێت ئەمە بەحسەکەی کەمێک مەفاهیم ئیسلاحاتێکی کە ڕەبتی بێت. من تا ئەو جێگەی کە ئیمکانی بێت هەوڵەدەم بۆ ئێوە بینەران بە زمانێکی سادە و ساکار تاو جێگەی کە لە توانمە بێ من توانم ئەو مەقالە کە نووسراوە یا ئەو ئاخرین تاقیقاتە کە
لە نەشریەیەکی ئیسپانیایی چاپ بووگە، دواتر لە ئەو نەشریە MNT کە من وەرم گرتووە تاو جێگەی کە ئیمکانی بێ من بە زمانێکی سادە و ساکار بۆ ئێوە بەڕێزان تەوزیحیەدەم. ئەوەی کە خۆیان وەکو سەردێر هەدەفەکە کە چی بووە دیاریان کردووە لەو مەقالە کە نوویسندەی مەقالەکە کە خۆی فۆقە دکترایز لە نەخۆشیگەر داخڵی مەغزە چەند هەدەفی دیاری کردبوو بۆ متاڵعە و بۆ تاقیقی ئەم تاقیقە کە مەقالەیەکیش کە نووسیویە چەند خاڵی دیاری کردووە. یەکێکی ئەوە کە نەخۆشی پارکینسۆن کاریگەری زۆرترە لەسەر پیاوان، یعنی پیاوان زۆرتر تووشێبن بە نسبەت ژنان. متاڵعەیەکی تازەیشە کە هۆکارەکەی شیانوتیە کە نەتیجە ئەگرێ کە ئاڵ و گۆڕگەر جینێتیکی یا تەغیرات ژێنێتیکی لە سولگەر مەغزی ئەتوانێت سەرنەخکەرێ باتە دەستمانەوە. سەرنەخکەرێکە بۆچی لە پیاوانە زۆرترە پارکینسۆن تا ژنان. ئەڵبەتە ئەو سەرنەخکەرە هەروە بە تەخمین یا حەدس نەهاتووەتە دەسە و ئازمایشیان کردووە، نمونە بەرداریان کردووەوە، ئەو نەتیجە کە هاتووەتە دەرەوە بشە. یەکێتر لەو خاڵگەرە کە خۆیان ئەو نووسەرە دەستنیشانی کردووە، ئەڵێت کە بە تۆری خاص ئەوە مەخەخگەرە نەتیجە ئاگرن کە تەغیرات ئێپیژینێتیکی ئەگە کە لەسەر تەسیراتێکی هەیە لەسەر ژێنێتیک، ئەوانیشە ئەتوانێت ئەهمیەتێکی ویژەی بێت لە نەخۆشی پارکینسۆنە. هەروەکە لە معرفیکی کورتی پارکینسۆن عرض خزمەتتانم کرد، یەکێک لە دلایل و هۆکارەکان ئەوە سەرژن کە دوپامین ئەو مادەی کە لە مەغزە تەرەشحاوێت ئەگەر کەمەوە بێتەوە یەکێک لە هۆکارەکانە. بەڵام ئەم تاقیقە لە زاویەیەکە ترەوە ڕواگوی، لە زاویەی ئەوەی کە ژێنێتیک و تەسیراتی ژێنێتیک لەسەر سلولەکان مێشک لەم زاویە بەڕەسی کردووە. بۆ ئاخرین هەدەفیش کە خۆیان وتیانە زانین و پێداچوونەوە بۆ جیاوازی نەخۆشی پارکینسۆن لە ڕەگەزی نێرومێ، ئەوەی کە ڕێژەکەی لە پیاوان یا لە ڕەگەزی نێرە زۆرترە، دانیشمەندانی وادار کردووە بۆەوەی کە تەرحکەرێکی تر پرۆژە لە بیری پرۆژەگەرێکی تر بن بۆ دەرمانکردن. ئەوە یەکەم بۆ نمونە بەڕەسی ئەو سلولگەریانە کردو، حتا ئەو خانمانیشە کە پارکینسۆنیان بووە کە بتوانن ئایا ئەتانن تەسیرات یا تەسیراتێک لەسەر سلولگەر مەغزیەت دابنێن یا ئاڵوگۆڕێک لە ژێنێتیک و ئەو ئاڵوگۆڕانەی کە لە مێشکە دروستە بێت کە بتوانن وەکو چارەسەر یا حتا بەرگریش لە داهاتووە ئستفادەی لێکەن. هەروەکە بۆ بینەرانیش وتم ئەمە دوایین متاڵعە و تاقیق و توێژینەوەست کە لەسەر نەخۆشی پارکینسۆن کراوە. ئەو شوێنەی کە نەتیجەکەی داوەتە دەرەوە کۆمەڵی فیدراسیۆنی ئەنجومەنەکانی زانستی ئاعساب یا دەماری مێشکە لە ئەوروپا کە بە فێنس ئەناسرێت، ئەو متاڵعە ئێراداکە خۆشیان ئەویان وتووە کە ئاڵوگۆڕگەر ژنێتیکی ئەو تەغیراتێکە لە ژنەتیکە دروستەوێت لە بەشی سلولەکانی مەغزەخانەکانی مێشکە، ئەو تەغیراتە ژنێتیکیە ئەتوانێت ئاشکاری کردووە کە ئێمە ئەتوانین دلایلێکی ئیسە بەدەستمانەوە بێ کە پارکینسۆن بۆچی لە پیاوانە زۆرترە. خۆشیان وتویانە کە تۆزیحیان داوە کە ئەهمیەتی پارکینسۆن چییە، وتویانە کە دووەمین نەخۆشی بەربڵاوی عەسەبیە، یعنی لە دنیادا لەسەر دنیا دووەمین نەخۆشی بەربڵاوی عەسەبیە کە تەقریبی 1% کەسانێک کە سەروی 60 ساڵ تەمەنن تووشی ئەم نەخۆشیە بن. یعنی لە هەر 100 نەفەرە کە کەسێ سەروی 60 ساڵ لە هەر 100 نەفەرە 1 نەفەر تووشی ئەم نەخۆشیە ئەتوانێ بێت. ئەڵێت کە باتەوەجۆ بۆەوەی کە هۆکارگەرێک زیاد دەستنیشان کراون، یەکێکی لەو هۆکارگەرە ئەوەیە کە تەمەن بڕواتە سەرەوە و چۆن ئیسێژ لە دەورەی کە ئێمە ژیانەکەین تەمەن کەسەکان زۆرتر تەمەنەکەن بە چاو دەهەگەر پێشە یا قەڕنگەر پێشە،
ئەوەیە کە ئەڵێت کە ئەم پێشبینی ناوێت چەندێک ئەڕواتە سەرەوە، بەڵام یەک دانە پێشبینی هەیە کە تا ساڵ 2030 یعنی تا 4 ساڵی تر بگات بە 9 میلیۆن نەفەر. ئەوەی کە ئیسا هەیە تقریبان ئامارێکە لە دنیادا هەیە بین 5.5 تا 6 یعنی تا 4 ساڵی تر یەکێک لەو هۆکارگەرە کە تەمەند ئەچێتە سەرەوە کە ئەتوانێت هۆکارێ بێ بۆ نەخۆشی پارکینسۆن تا 2030 ئەتوانێت گەیتە 9 میلیۆن کە بەنسبەت ساڵ 2005 بەنسبەت ساڵ 2005 ینی 20 ساڵ لەوە پێش ئەمە دوو بەرابەرەوە یعنی ساڵ 2005 تقریبان 4.5 میلیۆن کەس لە دنیا تووشی ئەو نەخۆشیە بووبن، بەڵام ئەمە ئەتوانێت زۆرترەوە بێتەوە لە 2030 دوو بەرابەر ئەو ئامارەزەکە لە 2005 گیراوە. خۆشیان وتیانە ئەرقامەکە نەگەرانیە بۆیان دروست کردو نەگەرانیەکەشی بۆ وەسە کە دەرمانگەرێکە ئیسە هەن لە بازارە ئەو دەرمانگەرێکی مەحدودن کامڵین، بۆیە دەرکێکی هەرچی زۆرتر لەم نەخۆشیە هەم بۆ نەخۆشەکە هەم بۆ زانستە حیاتیە ئەوان هەوڵیان داگە بە شۆن ئەوە گەڕاون. بۆ پارکینسۆن خۆیان وتیانە پرسیارێک بووگە کە پرسیاری ڕەگەز یا جنسیەتی ژن و پیا و ئەو نێرومەیە جوابی نەدابوو یا کەس بە دوایە نەچوو بوو، بەڵام ئەمان بە دوای ئەوە گەڕاون کە بتوانن بەڵکو ئەوە توانن بۆ دەرمان و چارەسەر لە داهاتوە ئیسفادەی لێ بکەن. وتیان ئەم پرسیارە هەرماوە بۆچی لە ژنانە کەمترە نەخۆشیە لە پیاوان، ئامارێکە داویانە لە پیاوانە تقریبان 1.5 بەرابەر ژنانە، یعنی ئەو ئامارە ئەگەر ئێمە بەفرز دوو وەکو مەبنا بگرین نیمی هین ژنانە 1.5 هین پیاوانە، یا ئەتوانین بڵین کە تقریبان 1.5 شایەتیش نزیک بە دوو بەرابەرە ئەبێتەوە ئامارەکە، ئەتوانێت بێژین کە لە پیاوانە دوو بەرابەری ژنانن، ئەو یانێ پارکینسۆنەکە نسبەت نەخۆشەکان ئەمە لە کەسانی سالمەنیە. ژنان جیالەوە دێرتر تووشی ئەم نەخۆشیاون مەعموڵن پیاوان تەمەنیان ها لە خواردترەوە تووشی نەخۆشیەکە بن لە ژنانە لە خانمانە ئەو تەمەنی تووشبوون بە نەخۆشیەکە ها لەسەرەوە و جیالەوەیشە هۆکاری عامڵێکی تریش هەیە لە خانمانە توول عمرێکی زیاترەکەن، یانێ بەو نەخۆشیە و عمرێکی زۆرتریش ئەوەنە سەر. تەفاوتەکانی خۆ تاو جێگەی کە ئەمڕۆ سابت کراوە یا لە بەردەسە هەست ئەڵێن کە احتیماڵی هەیە وابوو بە پێشتر ئەوەندەم احتیماڵاتە هەیە کە پیاوان احتیماڵی ئەوە هەیە بەهۆی کار بەهۆی ئەوەی کە لەگەڵ تەبیعەتە زۆرتر سەر و کەلێ ئەمێ زەربە و ئاسیب بە کاسەی سەریان زۆرتر بیت. یەکێکی تر بۆچی ئەوەند لە پیاوانە احتیماڵی زۆرە ئەوەند ئافەت کوشەکان ئەو مەوادگەرێکە بۆ حەشەرە کوش بۆ ئەو ئافەت کوش هەر لە کولە بێژین ئەوانە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێ حەڵالگەر ئەو حەڵال مەبەست ئەو مەوادە شیمیاییستەکە بۆ حەلکردن یا بۆ ڕقیقکردن ئەوانە لە مەعرز مواد شیمیایی قەرارگرتن و یەکێک تریش فلزات و ئاسن و مس و ئەوانە ئەتوانێت هۆکار بێت. یعنی ئەوەی کە پرسیارێک پێشتر بیان وتایی بۆچی پیاوان زۆرترە لە ژنان ئەم نەخۆشی پارکینسۆنە، ئەوە خۆ 100% معلوم نییە، بەڵام ئەوەیە کە احتیمال زەربە بەسەر احتیمال لەگەڵ ئەو مەوادە سەمیە کە بە عنوان ئافەت کوش ڕوبەڕوو بوو بن یا فلزات ئەوانە ئەتوانێت هۆکار بێت. بەڵام ئەم تاقیقاتە هاتووە لە دەریچەیەکی ترەوچووگە لە زاویەکی ترەوچووگە کە شاید ئەمە نەبێت هۆکارەکەی شتێکی تر بێت. خۆشیان وتیانە ئەم حاڵە هیچ تایمە من پرسیارمانە وەڵام بوو یعنی ئەوە جوابەکە نەبوو کە بۆ ئەوەی کە پیا و زۆرتر احتیماڵی هەست تووشی ئاسیبی مێشک بێت یا لە مەعرەز مەوادی شیمیایی قەراری گردوێت، وتی ئەمە جواب نییە بۆ ئێمە یانە باوەڕیان نەبوو گەبەوە ئەوان ئەتوانێت بێژێ هۆکارەکان ئەوە نییە. ئاخری متاڵعی یارمەتیمانی داوە کە تا بەم جواب بگەینەوە کە بۆچی
لە پیاوانە زۆرترە تا بە ژنان. خۆب ئەم متاڵعە لە گۆشەیەکی ترەوە ئەڕوانێتەوە قەزیە دوکتورێک هەیە بە ناو لۆرا بۆجارسکایت کە لە مەجەلەی ئەلمیە وتوویە سەرنجڕاکێشترین بەشی ئەم خوێندنەوە ئەم متاڵعە ئەوە بوو کە مۆقعەکان بە جێگەی ئەوە کە تەمەرکوزێکی سەرفکەن بەسەر نێرۆنە نێرۆنیانی ئەو سلولە عەسەبیگەرە یعنی ئەمە لە مێشکە بە جێگەی ئەوە لەسەر سلولە عەسەبیەکان تەمەرکوزکەن نەخۆشی پارکینسۆنیان لە دوو زاویە و مۆرد بەڕەسی قەراردا یەکێکی جنسیەت یا ڕەگەزە دووەمیشی سلولگەر گڵیاوە ئەو سلولگەر گڵیاە سلولگەرێکن خانگەرێکن ئەوانیشە ها لە مێشکە بەڵام وەکو نێرۆن نین چۆن ملیاردها سلولی عەسەبی لە مێشکە هەیە کە نێرۆنی پێژن و ئەنازەی ئەوانە سلولگەرێکی تریش هەیە کە گلیاڵیان پێژن ئەمانە سلولگەر پشتیوانن یعنی هەم بۆ تەغزیە هەم بۆ محافزەت ئەتوانێت پشتیوان ئەو سلولگەر نێرۆنگەرنە و ئەو سلولگەر نێرۆنگەرە وەکو هەر وەک سیمبەرق غڵافێک ها بە دۆریانە و کە ئەو غڵافە ئەگەر بۆ نمونە ئەگەر ناسکە و بێتەوە لە شوێنە وەک ئەو سیمە چۆن ئەگەر قرتێک کەسی دەست بە قەیە و بەرخ بگرێ انتقاڵەکان کەموزیاوێت یانە تووشی خەلە لەوێت ئەگەر ئەو میلینیا ئەو بافتەکە بێژین وەک ئایقێکەکە لەبان سیمبەرقێکەوە هەیە ئەو کە پێشتریش لە بەرنامەکەمانەوە توێمانە نەخۆشی کەتانێ وەکو MS دروستکات کولەن ئەو گلینە بە ساکارترین زمانە تاین بێژین کە سلولگەرێکە کە سلول مەغزی نییە بەڵام ها لە مەغزە حاڵەتی پشتیوانیان هەیە کە بۆ ئەو سلولە مەغزی گەرەسە ئەمان لەسەر ئەوە بەڕاستیەکەیان کردووە تاقیقاتیەکەیان کردووە خۆ ئەو دکتۆرێکیش کە هەناردوویانە بۆی ئەوی شەرفۆقە دکتراس لە نۆرۆلۆژیە کاتێکە متاڵعەکەی دیوە خۆبووتویەکە ئەوە لە زاویەیەکی باشترە و چووبن بۆ قەزیەکە و ئەتوانێت لە داهاتووە ئەوە یارمەتیمان بدات ئەویش دیارە کەسێکە لە زانکۆیکە لە هەروەوتمە تاقیقاتە لە بارسلۆنا ئیسپانیا هاتووە دەرەوە ئەو کەسەی کە پشگیری ئەم تاقیقاتی کردووە لە زانکۆی ئوسلۆی نروێژە کە پشگیری لەو تاقیقاتە کردووە ئەوەی کە تاقیقاتەکە چۆن بووە چۆن چوەتە پێشەوە ئەمان لە بەحسێک بەناو ئەپیژینیک و ئەو ئەپیژینیکە چەند نەخشێکی هەیە لە تەفاوتگەر ڕەگەزیە ئەوە لەو فرمۆلە ئیستفادەیان کردووە کە لە نەخۆشی پارکینسۆنە خۆ دیارە ئەتوانێت تەسیراتێکی تریشی بێت لە بەشکەرترە بەڵام ئەمان لەسەر پارکینسۆن تغیر ئەپیژینیک هەروە کە ئەزانن DNA هەیە کە بانکێکە کودێکی ئیطلاعاتیە لە لەشە هەر مرۆڤێک هەیەی ئەو DNA ئەوەی کە ئێژن بێت تەغیرات ئەپیژینیک ئەو کودگەرە یا ئەو DNA خاموش ڕۆشنەکان ئەوەیە کە ئەو تاقیقاتە لەبان ئەم ئەپیژینیکە و لەبان ئەو کودگەرە و کراوەکە کە بە کودی DNA ئەناسرێت کە ئەپیژینیک یا ئەو خاموش ڕۆشنکردنە وە لەم تاقیقاتە ئەمان زۆرتر لەسەر ئەوەی کە سلولێکی مێشکی ڕۆشن بێت نەوێساون لەسەر ئەوەی کە سلولێکی مێشک خاموشە کە بە میتیلاسیۆن ئەناسرێت یعنی ئیسلاحێکە کە ڕەبتی هەیە بە ئەپیژینیکەوە مادەیەکەیە بەناو متیل ئەو متیلە ئەچەسبێ بە DNA و ئەوە فەرایندێکە کە لە مێشکە ڕوەدات و عەمەڵان ئەو سلولە خاموشە بێت یعنی ئەمەژن پێ میتیلاسیۆن یعنی ئەمە زۆرتر یاریمەتیانی داوە خۆ ڕەوشی تریش هەیە کە ئەوە سلولەکە ڕۆشنەکاتەوە بەڵام ئەمان لەم میتیلاسیۆنە چووبن بۆ تاقیقاتەکە تاقیقاتێکی پێشتریش کرابوو کە پرۆفسۆرێک بە ناو جولیا شۆڵز ئەو تاقیقاتیە کردهبوو کەوت تاقیقاتە یعنی ئەو پرۆفسۆرە جولیا شۆڵزە نووسەری هەر ئەم بابەتیشەسە یعنی ئەم تاقیقاتە درێژەی متاڵعاتێکە کە ئەو چەند ساڵ پێشیش کردووە نیشانیادا کە ژنان ئەو ژنانێک کە توش بوو بە نەخۆشی پارکینسۆنن لە 69 ناحیە لە ژێنۆمی خۆیان تەغیراتێکیان لە ئەو میتیلاسیۆنە بوو بە یانێ لە ژنانە
لە بەشێ لە 69 بەش لە مێشکە ژنۆمە یانە 69 دانە بەشی ژنۆم لە مێشکە تەغیراتیان بووگە. ئەمە لە پیاوانە 2% بووگە، یانە دوو ناحیە تاسیری قرار گرتووە. ئەگەر سادەتر بڵێن ئەو حاڵەت متیلاسیۆنە خاموشبوونە لە ژنانە لە 69 بەش ناحیە مەڵبەند لە مێشکە مشاهدە کراوە، بەڵام لە پیاوانە فقط 2 بەشی مشاهدە کراوە. ئەوەی کە ئێژە پێ ژنۆم تقریباً ئەتاین بێژی نەخشە بانکێکی ئیطلاعاتیە مەجموعەیەکە کە ئیطلاعاتێک کە لازم هەیە ئەڵبەتە پەردازش و چت کراوە ئەوە ها لە مێشکە وەکو تەفەکر احساسات ئەوە بیرکردن یا فێربوون ئەوانە ژنۆم ئەو تاسیراتی هەیە. بەڵام ئەمان کاراییەکان لەسەر ئەو متیلاسیۆنە کردووە کە 69 بەش لە مێشکی ژنان دەرگیر بووگە. ئەوە بووە هۆکارێک تا پرۆفسۆر جولیا شۆرز بەدووادا چوونەکە کە سەبەب تەغیرات متیلاسیۆن DNA لە ژنانە چییە. بۆ ئەو تاقیقاتیشە ئەمان چیان کردووە چووگەن نمونەی مەغزی ئەو کەسانی کە مردوون پێشتر وە نەخۆشی پارکینسۆنیان بووە نمونە بەرداریان کردووە. 73 کەس کە پێشتر کەسانێک کە پێشتر مردوون نەخۆشی پارکینسۆنیان بووگە 73 نمونەیان هەڵگردووە، 73 28 ژن بووگە 45 پیاو بوو و نمونەگەرێکیش لە مێشکەرێکیان هەڵگرتووە. ئەو نمونە مەغزیگەرە کەسانی بوون کە تووشی نەخۆشی پارکینسۆن نەبوون، ئەوانە ئامارەکەی 9 ژن و 15 پیاو بوون. ئەمانە هاتوون مەقایسیان کردووە، یعنی ئەو سلولگەرەی کە هین کەسانێک کە پارکینسۆنیان بووگە ئەوانەی کە پارکینسۆنیان نەبووە. تەفاوتەکانیان لە 5 شوێنە لە 5 ناحیە ئەمان بینیویانە کە لە 2 شوێنە خولاسەیان کردەوە. یەکێکی لە نەڕوونەکانە یا ئەو سلولە عەسەبی گەرەسە کە کاریان انتقالە، یانێکیشی لەو سلولگەر گلیالەسە ئەو کە وتم کە یا خانگەر گڵیاڵ کە حاڵەتی پشتیوانیان هەست، خانگەرێکی پشتیوان تەکانێ وچت عەسەبی دروست ناکەن بە پێچەوانەی ئەو سلولگەر عەسەبیەکە پەیامبەرن و سلولگەر ئەسڵی مەغزن. ئەمان ئەو حاڵەتیانە نییە. لە خولاسە ئەگەر من عەرز خەمەتان کەم ئەوەی کە خۆیان وتویانە بۆ حاڵەتگەرە ئەڵێت کە پارکینسۆن جیا لەوەی کە ژن بێت یا پیاک هەر تەغیراتێکی ژێنێتیک لە مێشکە دروستەکات، یعنی لە هەردوو جنسەکە ئەو تەغیراتە بەرچاو ئەوە نیە لە جنسێکی یا بێت یا لە ڕەگەزێکی ببێت لەو یاکەیترە نەبێت. لە 5 ناحیە بینیان کە سلولگەرێک بووبن کە تحت ئسترس بووبن. خۆ یەکێک لە تئۆریەکان بۆ توشبوون بە نەخۆشی پارکینسۆن تحت ئسترس قرارگرتن ئەو سلولگەرەسە ئەوەی کە بۆیان جالبوو تەفاوتگەری بوو لە فعالیەتی ژنێتیکی، یعنی فعالیەتی ژنێتیکی خانە سلولیەکان لە ژنانە لەگەڵ پیاوانە جیاوازیگەرێکی بوو یا ئەو جیاوازی ژنێتیکیانە لە بازی شوێنگەرترە لە مێشکە بینی کە زۆرتر لە مێشکی پیاوانە بوو. تقریبا ئەوان جیاوازیەکەیان لەو بەڕاستیەکە بینیویانە زۆرتر لەبان نەسل لە ئەسڵیەکانی مێشک ئەو نەرۆنگەرە ئەو سلولگەر پشتیوانە کە وتمان ئاگاداریەکەن یا پشتیوانیەکەن لەم سلولە مەغزیگەرە لە نێرۆنەکان لەوە مشاهدەیان کردووە. پارکینسۆن وتیانە ئەو پاسۆخ ئسترسە کە پاسۆخ ئسترس یەکسان لە گشتیە دروستەکات، ئەوە مێشک جیاوازی نییە لە بین ژن و پیاوە، بەڵام لە سەتحی سلولیە لە سەد سلولیە تەفاوتەکانیان بینیوە کە بۆ شێوەی مدیریەتی ئەو چۆن ئەو سلولگەر بێژن ئسترسێک کە دروستەوێت سلولگەر گڵیاڵ وەکو سلولگەر پشتیوان بربەرەکانیەکەنەوە ئەوان مشاهدە کردووە کە لە دوو جنسەکە متەفاوت بووگە. بۆیە ئەمە یەکێک لەو هۆکارانەسە کە ئەمان وتویانە کە بۆچی لە نەخۆشی پارکینسۆن لە پیاوانە زۆرترە تا ژنان. خۆی دیارە ئەوانی شاریان کردووە لە ئاخرەکە کە ئەم نەخۆشیە بۆچی هێشتا چاڵنجێکە وەکو چاڵشێک سەیرە کردێت. ئەوەیە کە ئەڵێت کە ئەم نەخۆشیە بەشێکی بوچکە لە پازڵێکی
بەشێکی بچکە لە پازڵێکی گەورە پازڵ کە هیچنن بەیەکە و یاریە کە نەخۆشی پارکینسۆن تەکمێڵەکە. مەبەستی ئەوەیە کە ئەو متاڵعاتە ئەو تاقیقاتی کە پێشتر بۆ دەرمان و چارەسەری پارکینسۆن کراوە ئەبێت ئەم تاقیقاتیشە لە پاڵ ئەو تاقیقاتی پێشتر دابنین بۆ ئەوە بتوانین کە ئەم نەخۆشیە چارەسەری کرگی یا دەرمانگەرێکی باشتر و پێشڕەفتەتری بۆ دروستکەن. ئەوەیە کە ئەژێ باوجودەوە کە 100 و چەند ساڵ لە پێش ئەم نەخۆشیە ناوگوزاری بووگە بەڵام هێشتا لەگەڵ دەرمانی ئێمە فاصلەمان هەست. ئەلبەتە 100 و چەند ساڵ پێش 200 زیاتر لە 200 ساڵ 201 ساڵ لەوە پێش کەسێک بەناو جۆنز یا جێمز من ئەوەیە باش لە بیرم نەماوە بەڵام شۆرەتەکەی پارکینسۆن بوو. حاڵەتێک یانێ وتی نەخۆشیک هەیە حرەکەتیە لەرزشیە ئەمە ڕەبتی هەیە بە مێشک ئەو کەسە پارکینسۆن ئەو نەخۆشیە معرفی کرد. تقریبا 110 ساڵ یا کەمتر لەوە کەسێتر هات تاقیقاتەکەی تەکمێڵترەوە گردەوە کە مشەخەسی کرد کە ئەمە وایە 100% ڕەبتی هەیە بە مێشکە و چۆن تاقیقات ئەو کەسە دکتۆرە قەبلیە خوێندە بوو هەر ناو نەخۆشیەکەیشی ئەم کەسە بەداخۆناو ئەویش لە بیرۆ چووگەسە و بە بۆنی نەفەری ئەوڵەکە کە تاقیقاتە سەرەتاییەکەی کردو بە ناو نەخۆشی پارکینسۆن ناسرابوو. یەکێک لەو چاڵنجگەرە کە هەیە کە ئشارەیان پێ کردووە ئەڵێت کە وەختی تەشخیصە دەرگێت کە عەلایم حرەکەتی خۆی نیشانەدات ئەو لەرزشگەرە ئەو ترمۆرگەرە خۆی نیشانەدات ئێمە هێشتا نازانین نقطە شروعی ئەو نەخۆشیە کەی بووە. ئەوە یەکێک لە چاڵنجەکانە کە بە سەختی هان بە دوایەوە بۆ ئەوەی کە بزانن کە کاتی سەرهەڵدانی ئەم نەخۆشیە چه کاتێکە چۆن احتمال نظرات زۆر هەیە کەس نظر هەیەژێ 5 ساڵ هەیەژێ 10 ساڵ ئەخاینێت تا ئەو نیشانەگەر حرەکەتە نیشانەدات. ئەوێت ئەوە یەکێک لە چاڵنجەکانە. هەر نووسەری ئەم متاڵعە کە خۆی دیارە زەحمەتێکی زۆری کێشاوە لەسەری ئێژێ کە وەکو ئاخرین جمڵە کە منیش ئەیکەم بە ئاخرین جمڵەی بەرنامەکەمان ئێژێ ئەگەرچی ئەم توێژینەوە تا زەیە زانینی ئێمە زیاترەکاتەوە بەڵام هێشتا سەفەرێکی دوور و درێژ لە بەردەمماندایە بۆ دەرمان و بۆ دروستکردنی دەرمان و داروگەرێکی تازەتر و تا چارەسەر و دەرمانی کولی نەخۆشی پارکینسۆن. بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش هیوادارم جێگەی ڕەزامەندیتان بوو بێت. لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی و تەندروستی و هەمووتان ئاوات و ئارەزوومان.